کاتێکدا چیتە ناوچەی هەورامان زۆر بەدەگمەن خەڵکی ناوچەکە دەبینیت لە دەرەوەی ماڵەکانیان بن. ئەو کەسانەشی لە دەرەوەن ماسک و دەستکێشی تایبەت بە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بەکاردێن و تێکەڵیان لە چەوجاراندا بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی هاوسنووری لەگەڵ وڵاتی ئێراندا، هاوڵاتیایی ناوچەکە ترس و دڵڕاوکی ئەوەیان هەبوو ڤایرۆسەکە لە ناوچەکە بڵاو بێتەوە، بەڵام تا ئێستا هیچ توشبوویەکی ئەو ڤایرۆسە لە ناوچەکە تۆمار نەکراوە. ناوچەی هەورامان کە بە گوێزەکانیان زیاتر بەناوباگن بەردەوام خەڵکەکەی خاوەن تەندروستێکی باشن، بەهۆی ئەو جۆرە خۆراکانی ڕۆژانە بەکاری دێنن. هاوکات پاکی سروشتی ئاوهەوای ناوچەکە هۆکارێکی دیکەی تەمەندرێژی و تەندروستی هەورامیەکانە. ئەم هاوڵاتیە دانیشتووی ناوچەکەی و باز لەوە دەکات خەڵکی ناوچەکە تا ڕادەیەکی باش پابەندی ڕێنمایەکانی خۆپارێزین. داواش دەکات حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هاوکار بن بۆ زوو تێپەڕاندنی دۆخەکە. پابەندبوون بە ڕێنمایەکان تا ڕادەیەک زۆر باشە. خەڵکیش ڕێعایەتیەوە کە ئەم مۆزوع ئاگە پێشەنگە بکە فراوان بێ زیاتر پەرە بسێنێ. تۆ هەر شتێکەکەی لەوانەیە بڕیارێکی وا دەرچووە قەدەغەی هاتوچۆ جێبەجێ ئەکرێ، ئەبێت تۆ کاردان ڕەدل فعلەکەشی وەرگری، کاردانەوەکانی وەرگری لە ماڵەوە چی ئەگوزارێ. ئەو کاتە تۆ ئەبێ حکوومەت پلانێکی هەبێ. خۆی حکوومەت یعنی چی؟ یعنی مبەرمەج بێ، بەرنامە ڕێژی بکە بۆ هەموو پێشهاتەکانەوەی کێ یە بەسەر خەڵکە، چونکە خەڵکۆی بەتەنیا خاوەنی هیچ بڕیارێک نییە، هیچ شتێک لە دەست خەڵکان نییە، هیچ شتێک نە لایەنی اقتصادی، نە لایەنی سیاسی، نە لایەنی ئیداری، نە لایەنی قانونی، ئەمە هەمووی بەدەست حکوومەتە. لەبەرەوە پلانەکان ئەبێ حکوومەت بە ڕەچاوکردنی ژیانی خەڵکی پلانەکان دانێ، ڕەچاوکردنی خاڵەکان بکە. مەدرسەکە ئێمە پێشتر الحەزەر قبل القەدەر، پێشەوەی حکوومەت هەنگاو هەڵبنێ، ئێمە لەبەر شوێنەکەمان جیاوازە. ئەبێ ئێمە لە هەموو شتەکانە لە شتە باشەکان لە شتێکە خەتەریات بوو خەڵک پەنا بۆ ئێمە هێنێ، بۆ ئەم شوێنەیە هێنێ، ئەبێ ئێمە دەست پێشخەر بین. پێش ئێمە بڕیاری خۆمانمانە، بەڵام چاوەڕێ ئەوە بن وەکو ئەوقاف و لایەنی معنی کتابێکمان بۆ بێ، بڕیارێکمان بۆ بێت تا ئێمەش جێبەجێ بکەین. خۆشبەختانە دەست پێشخەریمان کرد، فەقەکانمان ناردەوە، تقریبا حدودی 40 تا 50 فەقێمان هەبوو. لەبەرەوە زروفەکە ئاوایە لە ڕێگەی ئیعلامیشەوە لە ڕێگەی جەنابیشتانەوە بە خەڵکمان ڕاگەیان، دەرفەتمان بنێ بە بڕێنمای حکوومەت ئەم ماوەی لە ماڵ بمێننەوە. لەبەر هاتوچۆ سلبیاتی هەیە، لەبەر چوونە دەرەوە زەرەری هەیە لە ئاینی شەرعی، لە ماڵەوە بمێننەوە ئەم ماوەی میوانی ماڵەکانی خۆتان بن. هاوکات لە شارۆچکەی تێوەڵات تیمێکی خۆبەخش ڕۆژانە سەرجەم کۆڵان و بازاری ناوچەکە دەرمانڕێژ دەکەن و لە ڕێگەی بڵندگۆوە داوا لە هاوڵاتیایی ناوچەکە دەکەن پابەندی ڕێنمایەکان بن. وڵی ئێمە لە سەرەتای دەستپێکردنی شەکەمانەوە لیژنەیەکی ئیعلاممان دەست پێ کرد لەگەڵ برایانی پۆلیس و ئاسایش بە هاوکاری بەڕێز بەڕێوەبەری ناحیەی بیارە و سەرۆکی تەندروستی تەوێڵە و بەڕێز سەرۆکی شارەوانی تەوێڵە، ئەوان بە هاوکاریەکی زۆر و پاڵپشتی ئێمەیان کرد و ئێمەش لەگەڵ هاوڵاتیانی هەم هەمکارمان بوون و جێگەی دەستخۆشیە بۆیان پابەندی ڕێنمایەکانە بن. سەرەتا تیمەکە 8 کەس بووین، ئیسە بەهۆی دڵسۆزی گەنجانی شارەدەکەمانەوە بووین بە دەوری 14 کەس. وەڵایی پێداویستیان بۆ دابین کردین و چەند خەڵکێکی دڵسۆزی بە شەرەفی ئەم ناوچەیەش بە مادی یارمەتیان ناین کە بۆ کڕینی پێداویستیەکان وەکو مزەقە و دەرمان و جل و دەستکێش و چەند هاوڵاتیەکیش بە ناوخواردن هاوکاریان کردوون. ساڵانی ڕابردوو لەم وەرزەدا شارۆچکەی تەوێڵە و سەیرانگەی ئاوێسەر جمەی دەهات لە گەشتیاری هەرێم و خواروی عێراق، بەڵام لە ئێستادا ئەم سەیرانگایە بێگەشتیار ماوەتەوە و تەواوی بازاڕ و دوکانەکانی داخراون و چۆڵێکی زۆری پێوە دیارە و ئەمەش کاریگەری کردوتە سەر دۆخی ئابووری ناوچەکە. دانیا نورەدین، تایبەت بە پەیامی ڕۆژ، هەورامان. ئاگاداری لە لیژنەی تەندروستی شارۆچکەی تەوێڵەوە بۆ سەرجەم دانیشتوانی شارۆچکەکەمان داواتان لێ دەکەین ڕێنمایەکانی تەندروستی